بلبنا أنا مشارة ما يادوم وكيل لسبيكي من بحث كلي مشاركة سقلمية كم أفريقيا سر جوان كاري عم بعضهم بعواك يجشتي وريكاري يعني جوان كاري وريكاري هردو قبضان شواتنا كلن كي جنتنا كلن زيادتر كيش جوان كاري نا أفريقيا داتنا كلن كون خلك بيستي بها يعني فتي بها تنا كلن خلك كذا بقيت شادش ما مفان داري الدكتور علان عبد الله سبوري جوان كاري وريكاري كريه دكتور زور بخير وبيان باش بخير دكتور دكتور زياتر لسر جوان كاري وريكاري قصبكم مثلا كمان زياتر اكريت لإستا كمان قرستر جوان كاري تشيا ريكاري تشيا جوان كاري كتو مثلا شوينه كتر خوت وايا بلين وكلوت يا وكو شوينه يعني او كسا بيش تريد متشاوي لوتی یا لێوی یان شوێنێکی تری خۆی وا دروست بووە بەڵام بەدڵینیە هەیەوێت جوانی بکە باشتری بکە ڕێککاری ئەوەیە کە تۆ شوێنێک بە هۆی حادیسەکەەوە برینار بووە سوتاوە یا لە زگماکی وایە لە زگماکیەوە خەلەلێکی تیا لەو شوێنەیە کە بتەوێت چاشی بکەیتەوەنی ئەمە جیاوازی نێوان جوانکاری و ڕێککاریە جوانکاریەکە چەند جۆرن دکتۆر یان زیاتر لەسەر ئەوە قسە بکەن جوانکاری زۆر جار پێویستە بکرێت زۆر جاریش هەر بۆ ئارەزوو وایە ئەمە چۆنە چەند ئەکرێت ڕاستەکەی زۆربەی نەخۆشەکان پرس بە ئێماکەن ئەڵێن جوانکاری ئێمە ئەومان ئەوێت مەسەلەن ئەڵێت لوتم چۆنە لە من ئەگونجێ دەستکاری بکەم باشە بەڕێی تۆ یا دەستکاری نەکەم اینجا بەڕاستی خۆی تۆ ناتوانانی بە نەخۆشەکە بڵێ ئەتەوێت لە سەدا سەدیان ناتەوێت لەوانەیە بە شکلی لە مساوی ئەو کەسە کە لی هاتووە ناشرین نەبێت لەبەرەوە ئێمە ناتوانین بڵین ئێوەیان ناوێت ئەو نەخۆشەکە خۆی قەرارەیە بەڵام زۆربەی نەخۆشەکان زۆر بیر لە مۆزوعانەکەنەوە کە شتێکیان بەدڵ نیە شوێنێکی خۆیان ئەیانەوێت بە هەر شێوەیەک بێچاشیکەن بەس زیاتر جوانکاری زیاتر ئێستا وەک لە ڕێککاری بەڵێ دکتۆر تا چەند ئێستا جوانکاریەکە دەکەی زیاتر بۆ چ ئەندامێکی لە شین زیاتر ئەوەی جوانکاری بەگشتی زۆر ئەکرێ ئێستا بڵین لای خۆمان لە کوردستان خەڵک زیاتر ئەچێ بەرەو نەشتەرگەری جوانکاری لەبەرەوەی زیاتر درکی پێکردووە بەهۆی میدیاکانەوە کە ئەزانێت چۆن چەند جۆر عملیاتی جوانکاریەکرێ و نەتیجەکانی چییە ئەوانەی کە ئێستا تازەیە ئەکرێت لێرە ڕوانەوەی برۆیە گواستنەوەی چەوری دەستکاریکردنی چاو واتە پێڵی سەرەوە خوارەوە بۆ لە چرچی لابردن چرچی و چاوریەکانی ژێر چاو کە لای بەری لەگەڵ گەورەکردنی چاو یاخود دەستکاریکردنی شێوەی چاو گەورەکردنی چاو چۆنە ئەوش زۆر تازە هەست گەورەکردنی چاو تۆ بە تایبەتی ئەوانەی کە چاویان تاڕەدێک بچووکە لە کاتی نەشتەرگەری پێڵی چاو هی سەرەوە خوارەوە ئەتوانین تا ڕادێک پێستەکە دەستکاری بکەین واتە ڕایکێشین هەستیار نیە دکتۆر ئەم جۆرە نەشەگەری ماوەڵەکن لەگەڵ چاوە ئەو ئەندامێک هەستیارە بە بەس ئیتر هەڵبەتە مەترسیدار نیە بۆ کەسێکە بێ بۆ نەجوانکارێک لە چاوی بۆ مەترسیدار نییە ئەگەر ئەو کەسێک کە ئیکاتەمان بڵێن تەجروبەی هەبێ و نەخۆشەکەش ڕێنمایەکان وەرگێ دوای نەشتەرگەریەکە باش دوایەوە دکتۆر مەسەڵەن ئەم نەشتەگەری کردێن بۆ چاو گەورەکردنیان گەورەکردنی چاو ئەگەر بچێتە تەمەنەوە ئەم گەورەکردنی چاوەکە وەکو خۆی ئەمێنێت کاریگەری نابێت یان ئەگەر قەڵەو بوو سعی بوو ئەگەر قەڵەو بوو زۆر کاریگەری نییە بەس ئەگەر تەمەنی هەبوو کاریگەری هەیە بەشی خۆی لەبەرەوەی پێستەکە مرونەی نامێنێت پێستی لەش بەگشتی پێستی دەموچاو پێستی دەوری چاو ئەو ئیلاستیستی نامێنێ ئەو مرونەی نامێنێت کە جاران هەیە بووە لەبەرەوە کاری تێکە بێگومان ڕوانەوەی برۆ ئەوە چۆنە ڕوانەوەی برۆ ئێستا تازە ئەکرێیان ئێستا ئەکرێ بەڵێ لە بینی هەردوو ڕێگەسا زیاتر کچێک ئەکرێ تا ئێستا هەر کچانێکن سەرکەوتنی هێناوە سەرکەوتن بەڵێ سەرکەوتنی هێناوە هەر لە نەخۆشیەکە خۆی مۆکان وەرەگرین لە قژی وەرەگرین لە بەشی دواوە و دوایی لە بەو شێوەی کە خۆی ئێوێ بۆی دانینەوە لە بری تاتۆ زۆربیان ئەو تاتویان بەدڵ نییە لێزەرەکەن لایە بەنەوە جارێکی تر ئێستا کە ئەزانن ڕوانەوەی برۆ ئەکرێت و نەتیجەکانیان بینیوە تاڕادەیەک لەبەر ئەوە بەڵێ ماوەی چەندی پێچە دکتۆر ئەو تۆ هەردوو برۆکە ڕۆینتەوە دیارەوە نیە بەڵێ چەندی پێچ ینی تا ئەوکو برۆی ئاسایی دەردەکەوێت خۆی موەکان نەزەریەن 90 ڕۆژی پێچێت تا درێژ ئەبێتەوە هیچ سەریش بەڵێ 3 مانگی پێچێت تا دەسەکە بۆی کە درێژ ببێ بەڵام
زۆربەی نەخۆشەکانمان بە تایبەتیکی برۆکان پێش ئەو کاتە درێژ ئەبن لە ماوەی 3 هەفتە بۆ 4 هەفتەیە درێژ بنەوە وەکو ڕوانی قژوایە بەڵام وەکو ڕوانەوەی قژوایە بەس ئەبێت چڕتر بۆی دابنین و ئاڕاستی مۆکانیش فەرقەکە ئەگەر لە قژە تۆ مۆکان بڵین ڕێک ئاوا دایبنیت لەسەرەوە لە پزیشکی نازانم کێشە و دروستەکە مەسەڵەن ئاراستەی مووەکە ئاراستەی مۆکە بەڵێ کێشە دروستەکە بۆ برۆکە تەبعاً نابێ ئاوا داینیت ئەبێت بە ئاراستەی مووەکی خۆی داینی بزانی بەچێتە گەشەکە دوکتۆر هەر ئاسایەکەی برۆ گەشەکەات برۆ گەشاکات لە برۆکەی خۆی سەریعترێتەوە ئەوەی کێشەی هەیە بێ بڕێ بەڵێ ئەندامەکانی دیکەی لەش ئێستا بەس لەو کرد کۆمەڵی جوانکاری تریش هەیە چیە زیاتر جوانکاریەکانی کە ئێستاش خەڵک زیاتر پێی خۆشەکە لەسەری بزانێت و بیکات گواستنەوەی چاوریە هەر شوێنێکی لەش تۆ بتەوێت ئەتوانیت گەورەی بکەیت یاخود چاڵبچۆڵی پێپڕ بکەیتەوە بە چاوری لەشی خۆی ئەو نەخۆشە پێشتر فیلەر بەکاری هەنرا بۆ لێو جوانکاری لێو بۆ ئەستورکردنی لێو بۆ ئەستورکردنی کوڵم بۆ شوێنێکە بەهۆی حادیسەیەکەوە چاڵ بوو بێ بەس چاڵی گەورە نەکاری پێستەکە هەم پێست و شێ پێستەکە ئێستا ئەتوانین لە ڕێبەبنجی مەوزعی لە نەخۆشەکە خۆیەوە چاوری وەرگین چاوری لەکوێ وەرەگرن دکتۆر چۆن ئەم گواستنەوەی چاوریە نازانم قورس نییە ئەمە شەر بە هەمان شێوە کاریگەری نییە بۆ سەر ئەو کەسێک کە مەسەلەن چاوری لە شوێنێکەوە ئیگوازم بۆ شوێنێکی تر سوێنە قەڵاویە زەعیفیە تەبعاً زەعیفی دەوری هەیە هەتاوەکو ئەو چاوریە کە ڕەگدا کوتێبا بڵین و خوێن وەرەگرێت لە دەوروبەری خۆی معڕەز بۆ ئەوی کە بمرێن لەبەرەوە ئێمە ڕێنمایی بە نەخۆشەکان دوای نەشتەرگەری بڵین بۆ ئەو شوێنی کە بۆماندانەوە کە ئیسراحەتی پێبە لە 125 بۆ لە 130 ئەو چاوری کە دای ئەنی ئەمرێ لە گواستنەوەی نەخۆشەکە لە گواستنەوەی چاوریەکە حسابی ئەوەکەین لەبەرەوە زۆرتری بۆ دانین لە حەدی خۆی و دوای نەشتەرگەریەکە بە نەخۆشەکەڵین کە ئیسراحەت با بەو شوێنە هەتاوەکو هەفتەیەک بۆ دەڕۆژ و دوای ئەوە کێشەیەکی وانامێنێت زیاتر چاورێکە لەکوێ ئەیبن زیاتر لە منطقەی وەرگی وەرەگرین یاخود لێرە لە بەشی ناوەوەی ڕانی وەرەگرین ئەوانە بۆ مەسەلەن بۆ ئەگەر بۆ لێو بەکاربێنن کاریگەری نییە طبیعیە ینی کاریگەری نیە وەکو لێوێکی ئاسایی دەرەکە چەند ئەمێنێ ئەم چاوری هەر بۆ دایمیە یان چاورێکە 6 مانگ و 3 مانگ چاورێکە 5 ساڵ ئەمێنێتەوە 5 ساڵ بە 7 ساڵێک ئەمێنێتەوە بەڵام ئەبێت بە بەشێک لە لەشی نەخۆشەکە ئەگەر تۆ بۆ نمونە ڕەمەزانە بە ڕۆژوە بی یاخود بەهۆی هەر حاڵەتێکەوە ڕجیم ئەکی یا شتێک ئەویش دابەزێت ئەویش بڵێ ئەویش زەعیفە بێتەوە لە سەبار بە تونکردنەوەی پێست دکتۆر ئەویان چۆنە تونکردنەوەی پێست تونکردنەوەی پێست لەسەر 1-2 هۆکار وەستاوە یەکەم تەمەنی نەخۆشەکە ئەگەر نەخۆشەکە زۆر پیر نەبێت گەنج بێت پێستی زۆر شل نەبوو بێ ئەتوانین تاڕادێک بە دەرمان یاخود بە لێزەر تۆم بێتەوە تاڕادێک ئەگەر نابێ بە نەشتەرگەری ئەگەر تەمەنی هەبێت بۆ گەنجەکەیان بۆ کەسێک ناکرێت گە تەمەنێکی بە ساڵات هەبێت بەڵێ گەنج نەخۆشمان هەیە داوای بۆ تۆکسەکە هەرچەنە تەمەنی زۆر گەنجە بۆ تۆکس ئەوەیە کە بە دەرزی ئەدرێ لە دەموچاو بە تایبەتی بەشی ناوچەوان و هەردوو گۆشەی چاو کە ئەو چرچیانە لە کاتی پێکەنین و لە کاتی دەربڕینی هەستا کە ئینسان قساکە ئەو چرچیانە نەمێنێت بەس ئەوەیە کاتیە بۆ ماوەی 6 مانگ بۆ 9 مانگ یا بێ دووبارە بکەیتەوە هەر 6 مانگ هەر 3 مانگ جارێک نیۆرۆتۆکسینی تایە ئەو ماسوولکانی ژێر پێست کە حرەکەتەکە لە کاتێکە کە ئێمە قساکەین ئەو ماسوولکانە تووشی شەرەلێکی موقەتەکە دوای ئەوەی کە مەفعولی نەما ئیتر ئاسایی ئەو کەسە دەموچاوێتێتەوە ئاسایی جۆری دکتۆر ئەم جوانکاریانە بۆ هەموو کەسێک ئەکرێ ینی بۆ هەموو تەمەنێک بۆ هەموو پێستێک بۆ هەموو ڕەنگێک نازانم بۆ هەموو کەسێک طبیعیە وەکو یەکە یان جیاوازی هەیە بەگشتی جوانکاریەکان بۆ هەموو کەسێک ئەکرێ ئەگەر ئەو کەسە نەخۆشیەکی نەبێت یاخود نەخۆشیەکان چین ئاڵتن ئەو نەخۆشیانێکی هەیان بن ئەبێت چ نەخۆشیێک نەبێت یان نەخۆشیێکی نەبێت بۆ نمونە تۆ ئەگەر لەیزەر ئەکی بۆ جوانکاری پێست ئەبێ ئاگادار بی کە ئەو کەسە نەخۆشی پێستی نییە یاخود حساسیەتی بەڵێ حساسیەتی پێستی نییە نەخۆشی پێستی نییە یاخود برینێکی تازەی نییە لەو شوێنەیە کە تۆ لەیزەرەکەی بۆ ئەەکەی ئەو شتانی کە زیاتر بەر لە ئەنجامدانی دکتۆر هەر کەسێک ئەگەر نەشتەگەرێکی جوانکاری بکات هیچ جۆرە پشکنێکی بۆ دەکرێت پشکنینی بۆ ئەکرێ بەڵێ پشکنی چی بۆ نمونە جۆرەکە پێویستە بکرێت پشکنینی کلینیک کە ئێمە سێری ئەەکەین من بە کۆمپیوتەر سێری ئەو شوێنانکەم بڵین بۆ تایبەتی بۆ پێست کە بۆی بزانین تا چڕادێک ئەو پێستە شلە
هیچ کێشەیەکمان هەیە لە پێستەکە لەوەی کە حساسەتی هەبێت سووربوونەوەی هەبێت زیبکەی بچووکی هەبێت یاخود برینی هەبێت شوێنی خوراندنی هەبێت ئەوانە و هەنێک پشکنینی بۆ ئەکرێت لە ڕێگەی خوێنەوە کە هیچ کێشەیەکی نییە. خوێن کاریگەری هەیە مەسەڵەن لە خوێنە بە هیچ نەخۆشێک لە ناو خوێنیان نەبێت یان ئەگەر ئەوانی کە نەشتەریەگەین بێگومان ئەو نەخۆشیانی کە لە ڕێگەی خوێنەوە گوێزرێتەوە ئەگەر ئێمە نەشتەرگەری ئەگەر پشکنینی بۆ نەکەین ڕەنگە ئێمەش توش ببین لە کاتی نەشتەرگەریەکە ئەگەریێکمان ئێمە دەستمان برینار ببێت بە هەر شتێک بێلەوانی کە خۆمان بەکارێنین لەو ئەدەواتانی کە نەشتەرگەری پێکەین احتیمالە لەبەر ئەوە هەموو نەخۆشەکانمان فەحسی ڤایرۆسیان بۆ ئۆکەین ڤایرۆسی کە بەدی و ئایدز و ئەوانە هەمووی پاکن ئەو ساجینە نەشتەرگەریەکە ناکرێت. بەڵێ دوکتۆر ماوەیەکی زۆر ینی خەڵک ڕویان لە دەرەوە دەکە وڵاتانی دەوروبەر بەتایبەت ئێران بۆ نەشەکەری جوانکاری ئێستا کۆمەڵێکی زۆر سنتەری جۆراجۆ کراونەتەوە لێرە ناوەندی پزیشکی وانە تا چەند ینی خەڵ لێرە متمانەی بەم جۆرە نەشەگەری و کارە هەیە بۆ جوانکاری دەکرێت تا چەند سەکرێ خەڵک بە شێوەیەکی زۆر ڕوو لە ئێوە دەکات. من لە کۆتایی ساڵی 2013 هاتمەوە بۆ ئێرە پێشتر لە ئەڵمانیا خوێندوم و بڕوانامەی پسپۆری مۆریگرت لە بواری جوانکاری و ڕێکاری ئەوەنەی کە من 2 ساڵ تقریبا 2 ساڵە بێت خەڵک زۆربەی متمانی بە دەرەوە هەیە بەڕاستی. هۆکارەکە چییە؟ وەڵی هۆکارەکەی ئەوەیە کە هێشتا ینی پسپۆری بواری جوانکاری ینی کە من لێرە بوون پسپۆری بواری جوانکاری زۆرن بەس ئەوەی کە من لە حەزم کردووە لە زۆربەی بوارەکانە نەک لە بواری جوانکاریە نەخۆشەکان زیاتر متمانیان بە دەرەوە هەیە. بەڕاستی بۆ منیش تۆزێک مفاجئە بکاتمەوە بەڵام ینی با جۆرێک لە جۆرەکان لە سیستمەکە ناڕازین نەخۆشەکان بەڵام با بڵین جوانکاری بینەوە سەر جوانکاری ئێستا باشترە ئێستا نەخۆشەکان زیاتر ئەوەی کە ئەم ئەخیت 6 مانگە نەخۆشەکان هەستەکەی ئێرە بە باشتر دانێن بۆ نمونە لە چوون بۆ تاران بۆ جوانکاریەوە لەبەر ئەوەی کە مەسەن ئەنجامەکانیان بینیوە تا ڕادێک و متابعکردنی نەخۆشەکان نەخۆش زۆر ضرورە لای گرنگی پێوەی بەتایبەتی نەخۆشی جوانکاری چەندێک ئەو گرنگی بە نەخۆشەکە بە بڵی ئیشەکەی خۆت ئەوەنەش گرنگی بەلایانی دەرونی نەخۆشەکە زۆر پێی مرتاحە بێت کە تۆ متابعی ئیشەکەی بکەیت لەبەرەوە ئێمە چەند جار نەخۆشەکان بانگکەینەوە بۆ متابعە کە بۆ ئێمەش مهمە کە ئیشێکی خۆمان بزانین تا چڕادەیەک باش و سەرکەوتو بووە و بۆ نەخۆشەکەش کە پێی خۆشە کە چەند جار دکتۆرەکە متابعی کردووە. دکتۆر لەسەر سەردانکردنی دکتۆرەکان بۆ ئەیان بڵێن ئەنجامدانی شتێکی جوانکاری و ڕێکاری ئەگەر جیاوازیەک بینی ئێوە ئەڵمانیا بکەن ئێوە لەبەر ئەوەی بەحکمەوە ئێوە لەوێ بوون لێرە جوانکاری زیاتر ئەکرێ یان ڕێکاری و لەوێ کامیان زیاتر ئەکرێ ڕێکاری جوانکاری و ڕێکاری لێرە زیاتر ئەکرێ بەگشتی هەردووشی بەڵێ لەبەرەوەی یەکەم لەبەرەوەی لەوێ نسبەتێکی زۆری خەڵک زۆر گوێ نایەتە ڕووکەش زیاتر مەشغوڵن بە ئیشەوە ئیش لەوێ زۆر قورسە بەڕاستی یعنی 8 ساعات ئیشەکەی بە تەواوەتی دووەم زیاتر احتیمامیان بە بواری خوێندنەوە و بواری شتی بڵێ معنەوی وەک لە شتی ڕووکەش لێرە لای خۆمان یەکەم لەبەرەوەی کێشەی جوانکاریمان زۆرە لێرە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ بڵێ لەوێش بڵێم خەڵک نایکە ئیکا بەڵام زیاتر لە تەمەنێکی تاڕادەیەک گەورە لە تەمەنی بڵێ گەنجانە. دکتۆر هەندێک جار ینی گوێر لە ڕکلامی زۆر سەیرە بێت ڕکلامەکرێت بۆ جۆرێک لە دەرمان باڵا بەرزەکات یاخود باڵا کورتەکات ینی ئەمانە ینی هیچ بنەمایەکی زانستی هەیە و جۆرە بەکارهێنانی جۆر وەڵاهی خۆی کە تەمەن گەیشتە 17 ساڵ کە کۆتایی ئێسقانەکان داخران دوای بلوغ مەبەست بەڵێ دوای بلوغ ئیتر ئەو کەسە گەورە نابێت من خۆم لەوانەی کە 6 ساڵنی ئیشم کردووە لە دەرەوە شتیوام نەبیستەوە ئیتر نازانم بەنەشتەرگەریشتی لەو جۆرە دەکەن بەنەشتەرگەری ئەکرێ بەڵێ بەنەشتەرگەری لە بڵیت لە منتیقەی خواری و قاچەوە ئەتوانی ئێسقانەکانشکێنی و طبعا ئەشتەرگەریشی تۆزێ قورسە چەند ئەدەواتێکە بێت لە قاشتا بمێنێت لێرە ئەکرێتەوە لێرە ئەکرێ بەڵێ دەتوانێت بۆ نم کەسە ینی باڵای بەرز بکرێت 10 سانتیمتر بۆ 2 سانتیمتر باڵێ تا 2 سانتیمتر بەڵام تحملی ناکات یان چونکە بڵێن ئێرەی مجموعەیە شیشی پێوە ئەبێ و 6 مانگ پێوەی ئەبێت ینی ترەبێت حرەکەت و خواردن هەردوو قاچیانی طبعا تو قاچێکی بەرز ناکات وانە هەردوو قاچی بێ بکات تحملی ناکات
بەڵێ ئێسەبارەت بە پەنجە ینی دەستکاریکردنی پەنجە شتی لەو جۆرە هەیە جوانکاری لە پەنجەکان چۆنی پەنجەکانیان جوانکاری لە پەنجە بەگشتی بەو شێوەیە نیە ڕێکاریمان هەیە زیاتر کێشەی پەنجە لە سوتاویە هەمانە لە ئەو گرژیانی کە لێرە دروستە بێت بە تایبەتی لە ئافرەتی خۆمان باسی باریکیەکەن دکتۆر پەنجە باریک ئەکرێت پەنجە ئەگەر زۆر گەورە بێت باریک ئەکرێتەوە ئەگە زۆر بەڵێ ئەم کەسە قەڵەو بێت ئێمە ئەتوانین هەر شوێنێک کە بتەوێت ئەتوانین ئێمە چوری لێ دەبێنین ئەتوانین بۆی دەربێنین تا ڕادێ بەڵام بەگشتی پەنجە چوری زۆرتیانە بە حکمی ئەوەی کە مەجای نییە زۆر قەڵەو بێت تەمەنێک باشە بۆ جوانکاری احتیمالێکە زۆر شت ینی سەر هەیە زوو پیری پێوە دیارە هەیە هەر بەگەنجی ئەمێنێتەوە بەس بتەوێت کە تۆ پێستی چرج نەبێ ینی ڕێگری لێ بکەی لە دوای 30 ساڵی بۆ کچان ئیتر ئەبێت لێرە ئەخر بەتمی ئەوەی نەزانم ئەو هەوەکەی ئێرە لەوانە جیاتر هەوامان جیاوازە بەتەکید تەمەنەکە فەرقەکە لێرە بۆ ئێرە 30 ساڵی من بەهینی خۆم هەرچەندە 30 ساڵی زۆر نییە نازانم بەڵام 30 ساڵی وەکو جوانکارینە وەکو ئەوەی کە تۆ ڕێگربی لەوەی کە پێستی چرج ببێت بەبێ نەشتەرگەری ڕێگری لە پیری بکەی ڕێگری لە پیری بکەی بەڵێ بتوانی ئەو دەرمانانی کە بە سوودە بەکاری وێنیت تا ڕادەیەک پێستت محافەزاکە بە ڕۆژ و بە شەو ئەتوانی دەست پێ بکەی بەڵام نەک بە نەشتەرگەری ئەوانە بەڵێ سپاس بۆ دکتۆر ئالان عەبدوڵڵا پسپۆری جوانکاری و ڕێکاری سپاس مەمنون بۆهاتنی بەرنامەکە مادوونە بیست سپاس دەکەین هەرزان کاتی هەواڵەکانی وەرزشە دەچین لای هاوکارمان سامان عارف